بیلال حەمە بابەکر ناسراو بە بیلال مەلا جیهاد زەنگڵ کاندیدی ژمارە 24 لەسەر لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 بازنەی سلێمانی، هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆز لە دیراسات ئیسلامی، هەڵگری بڕوانامەی دیبلۆمی باڵا لە فکری ئیسلامی، هەڵگری بڕوانامەی علاقات دووەلی، ئەزمموی 15 ساڵ لە کاری سیاسی و ڕێکخراوەیم هەیە بەبێ دابڕان. کورد گەلێکی دیندار و ڕەوشت بەرزە، شایەنی ئەوەیە خاوەنی پەرلەمان و حکوومەتێک بێت کە بەها باڵاکانی بپارێزێت. بەڵێن دەدەم توانە و شارەزایی زانستی و سیاسی و ڕێکخراوەیم بخەمە خزمەت بەدیهێنانی ژیانێکی شایستە بۆ کۆمەلگا بۆ بەگژاچوونەوەی هەموو ئەوستەم و نادادیانەی ڕوودەدەن. بەڵێن دەدەم پارێزەرێکی لێهاتووی بوێری مافەکانی ئێوە بم، نەبگۆڕێم نەبدۆڕێم.